ئێستا حەزەکەم باسی چیتان بۆ بکەم ئەو کەش و ژینگەی کە هاوکارانم لە بەشی کریتیڤ بۆی دروست کردوین هەم گەڵامێ و ڕەز و ترێ و کۆمەڵێک بەرچنە ترێش لە بەردەم مایە ئەوە ئیتر خۆی ترێ لە ئەسڵ ئابێ ئاو لەناو بەرچنەیابێ ئاوا ئیتر تامی تایبەتی خۆیەدا لێرەوە لەم تریانی کە لە بەردەم مایە حەزەکەم سەرشتان بۆ کۆمەڵێک داتا و زانایە ڕاکێشتم کە پەیوەندی بە چیوەیە پەیوەندی بە بەرهەمی ترێوە هەیە لە دهۆک ئۆکێ زۆر باشە ئێمە ئەم ساڵ بۆی کەم بارانی وشکە ساڵی و بەرهەمی ترێ لە دۆک ڕەنگە کەم بێتەوە بۆ 50,000 تۆن بەڵام لە ساڵانی ڕابردووە 75,000 تۆن بەرهەمی ترێ بۆ ئەوەش بڕێکی زۆر زۆرە بە تایبەت کاتێک کە لە ڕووی جۆرێتیەوە کواڵەتێکی هێجگار باشی هەیە جۆرەکەی زۆر زۆر باشە لە ڕووی چەندێتیشەوە بینین کە بڕێکی زۆر زۆر ترێ بەرهەم هاتووە ئۆکێ با چێستا سلایدەکانی دیکە بۆی باسی ئەو بکەین بازانین ئەو ترێی کە لە دۆک بەرهەم هاتووە لەسەر ڕووبەری 38,700 دۆنم زەوی ڕەز و دێم و باخ و باغداری ئەو ترێ بەرەماتووە لە کوردستان ئەگەر 130 جۆر ترێ هەبێ ئەوە 110 جۆریان لە دوهۆک بەرهەم دەهێنرێت ئەمڕۆ لە فستیڤالەکە بەشێکی زۆر لەو تریانە نمایش کرا و خواستێکی زۆر زۆری لەسەر ترێکان بە تایبەت هەندێک زۆر لەو تریانەی کە ئێستا ئاماژەی پێرین خۆگەر ئەمە کۆمپانیای گەورەی جیهانی بێن ڕاستە و خۆهەمی بکردنەوە ئەوە نیعمەتێکی هێجگار گەورەیە لە جێگەی ئەوەی کە جوتیاران خەم و خەفەت بخۆن بەدەست ئەوەی کە ئەو ترێ جوانیان چۆن پەڕپوتە بێ و فڕێ ئەدرێت و کەڵکی لێ نابینرێ ئۆکێ با بچینە سەر جۆرەکانی ترێ با بزانین جۆرەکانی دیارترین جۆرەکان وتمان 110 جۆری هەیە بەڵام زەرک و ڕەشمێ و تایفی و کەماڵی و ئەلوانی لە دیارترین جۆرەکانی نرخەکانیشی کە ئێستا دێتە سەر شاشەکە دەیبینن نرخەکان بۆ نمونە تایفی 500 دینار کەماڵی 600 بۆ 1100 دینار زەیتونی 900 بۆ 1100 دینار بریتیە لە نرخی ئەو ترەی کە هەیە ئەوە سەبارەت بە ترەی دووەکە وەک ئاماژەم پێدا دەوڵەمەندترین جیۆگرافیای عێراقە لە بەرهەمێنانی ترەی چاک بەلەزەت کواڵەتی باش ئێستا حەزەکە ماچەدان بۆ کەم ترێ لە جیاندا چۆن کەڵکی لێ بدرێ لە کوردستاندا کە گەر بازاڕێکی باشەیە بۆ پیشەسازی لە قوتونان و پیشەسازی خۆراکی ئەو ترەی کە لە دووەکەی خاوەنی زۆر زۆری بۆ پێیابێ داهاتێکی هێجگار باشی دەبێت ئێستا باسی ترێکین لە جیهاندا و بەرمێنانی ترێ لەسەر ئاستی گیان چەندە ئەو بۆڵە ترێ ئەم بەیانێ باسییان کە زیاتر لە 110 کیلوە لە پێشانگاکەی لە فستیڤالەکەی دووەکان نمایش کراوە ئێستا با باسی ترێتان بۆ بکەم لەسەر ئاستی جیهان با بزانین لەسەر ئاستی جیهاندا کە ئەو ترەی کە هەیە لە چه پیشەسازیەکە بەکار دەهێنرێت ترێ ڕاستیەکی هەم سوودێکی هەیە و هەم زیانێکیش لە ڕووی تەندروستیە بە ئیجازەی دکتۆر ئاراس کە خۆم زانیاری پێداوە مادێکی تیا ڕۆزڤێراتفرۆڵ کە ئەمە مادەیە کە ملوولەکانی خوێن خاوەکاتەوە نەرمەکاتەوە کە لەوای ناهەیە ئەمە بەڵام ترێ خۆی بیخۆی ئەمە زۆر زۆر باشە خراپێکی شەیە کە شەکری زۆر زۆرە بۆ قەڵەوی و بۆ شەکر خراپە بەڵام ئەوانەی کە حەزەکەن ترێ بخۆن وا باشە ترەی نەگەیی و بخۆن ئەمە بە گوێرەی زانیارەکانی دکتۆر ئاراس کە پێیداوە بەڵام ئەگەر باسی بەرهەمی ترێکەکەی لە جیهاندا لە سای 2017 بۆ 2027 لە 107.1 بەرهەمی ترێ هەڵکشانی بەخۆی بینیەوە لەبەرچی لەبەرەوەی پیشەسازی ئەو بەرهەمانی ترێ کەڵکێکی زۆر زۆری لێ دەبینێت بەرهەمی ترێ بە ملیۆن تۆن حسابی بکەین ئەبینین چۆن لە نێوان سای 2017 بۆ 2020 هەڵکشانی بەخۆی بینێت 2020 78 ملیۆن تۆن ترێ لەسەر ئاسی گیاندا بەرهەماتەوە ئەو سەبارەت بۆ گەورەترین بەرهەمێنەرەکان و هەناردەکار و هاوردەکارانی ترێش ئێستا دێتە سەر شاشە دەیبینین کە بریتین لە کوێ گەورەترینیان بۆ منە چینە 14 ملیۆن تۆن بەرهەم دەهێنێت و فەڕەنسا و ئیتالیا و ئیسپانیاش لە دووەم و سێهەم و چوارەم گەورەترین بەرهەمێنەرەکانن گەورەترین هەناردەکارانیش دەبین بەشێکی زۆران لە وڵاتانی ئەوروپان کە هەناردەکاری ترێن لە بەری ژینگەکان ئێجگار گونجاوە بۆ بەرهەمێنانی ترێ وەک لە داتاکاندا دەیبینن باشەوە سەبارەت بە گەورەی هەناردەکاران بەڵام با بزانێت لەو پیشەسازیانەی کە ترێ بێگومان هاوردەکار دیسان و ئەمریکایشێکە لە گەورەترین هاوردەکارەکانی ترێ ئەڵمانیا و بەدوێشە چین هەم گەورەترین بەرهەمێنەرە هەم گەورەترین هاوردەکاریشە لەناو ئەمانەدا ئەمانەت ئەو ترێ بۆچی هاورداکەن خۆ هەمووی هاوردە ناکەن بۆی بە بۆڵ بیخۆن بەڵکو بەشێکی پەیوەندی بە بەرهەمێنانی شەرابەوە هەیە دەبینن کە لە ساڵی 2227 ملیۆن لیتر شەراب واین بەرهەماتۆکێکە لە دیارترین بەرهەمەکانی ترێ سای 2262 ملیۆن لیتر لە سای 2021 247 ملیۆن لیتر شەراب لە جیاندا بەرهەم هاتووە